أزوره غده فيبعده بمكنسة الغبار إليك عني. يتذكر الكردي حين أزوره غده فيبعده بمكنسة الغبار إليك عني. فالجبال هي الجبال، ويشرب الفودكا لكي يبقي الخيال على الحياد. أنا المسافر في مجازي، والكراكي الشقية إخوة الحمقى، وينفض عن هويته الظلال. هويتي لغتي، أنا وأنا، أنا لغتي، أنا المنفي في لغتي، وقلبي جمرة الكردي فوق جباله الزرقاء. نيقوسيا هوامش في قصيدته ككل مدينة أخرى. على دراجة حمل الجهات وقال: أسكن أينما وقعت بي الجهة الأخيرة. هكذا اختار الفراغ ونام. لم يحلم بشيء منذ حل الجن في كلماته. فالحالمون يقدسون الأمس أو يرشون بواب الغد الذهبي. لا غد لي ولا أمس، الهنيهة ساحة البيضاء. منزله نظيف مثل عين الديك، منسي كخيمة سيد القوم الذين تبعثروا كالريش. سجاد من الصوف المجعد، معجم متآكل، كتب مجلدة على عجل، مخدات مطرزة بإبرة خادم المقهى، سكاكين مجلخة لذبح الطير والخنزير، فيديو للإباحيات، باقات من الشوك المعادل للبلاغة، شرفة مفتوحة للاستعارة. ها هنا يتبادل الأتراك والإغريق أدوار الشتائم. تلك تسليتي وتسلية الجنود الساهرين على حدود فكاهة سوداء. ليس مسافرا هذا المسافر كيفما اتفق. الشمال هو الجنوب، الشرق غرب في السراب، ولا حقائب للرياح ولا وظيفة للغبار. كأنه يخفي الحنين إلى سواه فلا يغني. لا يغني حين يدخل ظله شجر الأكاسيا أو يبلل شعره مطر خفيف، بل يناجي الذئب يسأله النزال: تعال يا ابن الكلب نقرع طبل هذا الليل حتى نوقظ الموتى، فإن الكرد يقتربون من نار الحقيقة ثم يحترقون مثل فراشة الشعراء. يعرف ما يريد من المعاني، كلها عبث، وللكلمات حيلتها لصيد نقيضها عبثا. يفض بكارة الكلمات ثم يعيدها بكرا إلى قاموسه، ويسوس خيل الأبجدية كالخراف إلى مكيدته، ويحلق عنة اللغة. تقمت من الغياب، فعلت ما فعل الضباب بإخوتي، وشويت قلبي كالطردة. لن أكون كما أريد، ولن أحب الأرض أكثر أو أقل من القصيدة. ليس للكردي إلا الريح، تسكنه ويسكنها، وتدمنه ويدمنها، لينجو من صفات الأرض والأشياء. كان يخاطب المجهول: يا ابن الحر، يا كبش المتاه السرمدي، إذا رأيت أباك مشنوقا فلا تنزله عن حبل السماء، ولا تكفنه بقطن نشيدك الرعوي. لا تدفنه يا ابني، فالرياح وصية الكردي للكردي في منفاه يا ابني. والنسور كثيرة حولي وحولك في الأناضول الفسيح. جنازتي سرية رمزية، فخذ الهباء إلى مصائره، وجر سماءك الأولى إلى قطموسك السحري، واحذر لدغة الأمل الجريح، فإنه وحش خرافي. وأنت الآن حر يا ابن نفسك.
أنت حر من أبيك ولعنة الأسماء. باللغة انتصرت على الهوية قلت للكردي، باللغة انتقمت من الغياب فقال لن أمضي إلى الصحراء. قلت ولا أنا، ونظرت نحو الريح. عمت مساء، عمت مساء. أبو محمود درويش بو. محمود درويش والدرويش ناسراوە گشتتانە. بەدرێژایی مێژووی معاسر هیچ کەس نەیتوانی ئەو تعبیرە لە کورد بکات کە کورد هیچ مەوایەکی نییە بێجگە لە با نەبێ. با لەیسە کوردی و ئیلا ڕیح. پێم وانە هیچ ئەدیبێک، هیچ نووسەرێک، هیچ قارەمانێک و هیچ ڕەهبەرێکی کوردبازی ئەم مهمەی تەشخیص دابێت کە کورد مەوایەکی نییە بێجگە لە با. من ئەو دیبەیتە بۆ خۆم ئەەکەم بەرز بەرز بۆ تەمامی ئەوانەی وا گەرەکیانە مێژوو ئاوەژووکن وە گۆیا بێژن فلستین لە ناو دڵە ئیسلامیزم و هات کەسە دەرۆ. ئیسلامیزمێک وا لە دەهەی هەشتا و نەوەدا سەری هەڵدا وە سازمەندەهی کریا. تەمامی ئەوانەی وا گەرەکیانە فلستین ببەستنەوە بە عروبە. بەڵام ئەو کارەی فلستینیەکان کردیان لە مەحموود دەرویشەوە تا سەحر خەلیفە تا غەسان کنفانی تا ئەمیل حەبیبی ئەو کارە بوو کە ئێمە یەکتە نەکردمان. ئەوان سەر لە نوێ لە بیرەوەرەکانە دوای 1948 فلستینیان داناوە لە ئەدەبیات لە وشە. نەیان هێشت فلستین لە بین بچێت، نەیان هێشت ئیدەی فلستین لە بین بچێت. ئەوەی وا پێی وایە ئەو فلستینیانە ئەمڕۆ لەسەر قاچ وەستاون دلیلی نەسە قورعانە. نەسە قورعان واوە دەسە 1 ملیارد و 400 مسلمان و لە خۆیان خوێڕیتر قنپان و کەرتر بە دیارە ئەم دنیا نیەن. من بۆ خاتری ئەوەی کە تەسویرە ئینسانە کوردی ون نەبێت، ئەم سەرزەمینە کوردەوارە ون نەبێت، حتا لە جمێنەکانە تەسویرم دروست کرد. ئێمە ڕووین کە نابود بووین. ڕازەکە ئێمە هیچ پەنایەکمان نییە بێجگە لە با نەبێ، بێ سەرزەمینین، بێ تەعەلوقین. وەکو ئاوی خواردن جێبەجێمان بکەن بۆمان مهم نییە. ڕازەکە بەڵام دەبێ غوربەت نشینێکی لە تەبعی دەبێ سەرزەمینتر لە بابی تا بفەهمی مەحموود دەرویش چێژێت. شێرکۆ بێکەس ئەیوت ئیلهام لە مەحموود دەروێش ئەگرێ ولی درۆ ئەکا. شێرکۆ بێکەس شاعر نەبوو، لیبراڵی بوو، وا بەهاکانە مەترۆ بە دنیای ئەمڕۆی لە چەپەڵەما دابوو بە گژە کووردە. و هەروەها ئەوانەی کە بە خۆیان ئێژن شاعر لە سەرزەمینە ئێمە بچووکترین ئیماژ لە سەرزەمین بۆ ئێمە دروست نەکردیا. ئێمە سەرگەردانانە تاریخ بووین. تاریخ و مێژوو دەستی دادەسی یەکتری لە بینمان بواد، لە ناومان بواد. بمان سڕێتەوە، بمان کاتە بیرۆکێکی دووری لە بین چووک و هیچ کەسێ وە بیری نایێرێتەوە. ئەوەی فلستینی هێشتگەسۆ ئاوارەیی ملیۆنها ئینسانە لە ئوردوگاکانە، سەرگەردانی ملیۆنها ئینسانە
بە سنوورەکانە دنیا. عدەم استقرار و سوکنانەگرتن و نەبوونە هیچ داهاتوویەکە. کافیە چەندانە لە سخنڕانیەکانی ئێدوارد سەعید گوێبن. دەیخۆ ئێوە حەجکامدان بە ئەندازەی ئێدوارد سەعید نە پێگەدان بوو، نە شۆهرەتتان بوو، نە جێگەتان بوو. بەڵام ئێدوارد سەعید هەتا 2003 کە مرد دەستی لە فلستینی بوو نەخۆی نەکێشا. و بە قەوڵە مەحموود دەروێش ئێوە بە گێسکێک داهاتووتان ئەفرۆشن. مارشال بەرمەن بۆ خاتری ئەوەی کە نەغدە مۆدێرنیتە بکاتۆ لە گۆتە دەست پێیەکە. پاریسە عوسمان بە بۆدلێر ئەخوێنێتەوە. مۆدێرنیزاسیۆنی ناقسە ڕووسیە بە شاعران و نووسەران ڕووسیە لە پوشکینەوە تا گۆگێل تا چێخۆف و تا داسێفسکی ئەخوێنێتەوە. ئێمە نەک تەزاد لە مۆدێرنیتەمان نییە لە هەموو کوردەوارە تا بە هیچ شاعر و ئەدیبێ بیخوێنینەوە. ئێمە کەسانێکمان هەست بە تەمام و وجود حەملە ئەکەنە ئێمە. هیچ تەزادێ دروست ناوێ لە ناویانە. کێن قارەمانەکانە کورد بازیدان؟ کێن؟ مامۆستا هێمن، جگەر خوێن، کام لەمانە وڵاتیان لە وشە بۆ تۆ دروست کرد؟ کام لەمانە؟ کام لەمانە ماساتە ئینسانێکی بێمەوای بێماڵیان بە تەسویر کێشا؟ ئەخر بۆ تەمامە ئەوانەی وا لە پشتە حوب و بغز مەعدەیانەوە سەبارەتە بە فلستین قسە ئەکەن، یەک بار مەتنی ئیسلامی نەیتوانیگە هیچ مەردەمێ لەم دنیا هەڵسێنێتەوە. ئەمە ئێوە نەتانگەرە کە ئێدوارد سەعید بوێنن، سعد خەلیفە بوێنن، محمود دەرویش بوێنن، ئەمیل حەبیبی بوێنن. ئەمە ئێوە نەتانگەرە کە بوێنن. تۆ کەی مقاومەتە واتە کرد تا دنیا بێت بەدەم تۆ؟ من هەر لە دەم و چاوم تا تەرز سوێڵم تا نەوع قسەکردنم ویستم تەسویر بۆ داهاتوو دابنێم. وا ئێوە هیچتان پێوە نەماگە بێجگە لە خەمزە نەبێت بنوارن و دەم و چاو خۆتانە ئەوەی پێی نەماگە کورد بوونە. باوەڕکە ئێوە نەک مرۆڤ دنیای ئەمڕۆنین، نەک هیچ وەخت نابن بە پاریسی، نەک هیچ وەخت نابن بە بدلینی، بە دەستە هەزار نابن بە نیویۆرکی، کوردیش نەماگەن. کام لە ئێوە هەر لە بەختیار عەلیتانەوە وا حەزیە کرد سۆزانیەک وایە بەدەست کوڕ 14 ساڵەیەک و نرکەی بەهاتایە، بەڵام خەڵک ئەم وڵاتەنەوەیە. تا لەتیف هەڵمەتتان وا لەم ئاخرۆ کەوت کەسە ئەدەبیاتە عێرفانی وتن و چوونە سەر ڕەچەڵەکە باوکی و تەریقەتە قادریە. تا ورد و دەرسە فاسدتان وان نەتانتوانی بچووکترین تەعبیر و تەفسیر لە سەرزەمین بکەن، لە خۆتان بکەن، لە مێژووتان بکەن. ئەوەنە ئێمە بیرەوەری ڕابردوومان نییە، ئەوەنە ئێمە تەسویرمان لە ئینسانە کوردی نییە. چمانی خەونێکی دووری زووی مەردەمێ پێیان ئەوت کورد، معلوم نییە کێن. شاید من فرێک لە ئێوە ئەسڵەن ناناسمەوە، و شاید ئەو نەناسینەی ئێوە بوو منی هاندا کە ئاخیزە کوردان دابنێ. هانمیدا
نەهێڵم بۆ داهات و لە بین چێت یەک جەریان کارم مێژوویە مەردمێکی کرد هەر لە دیبێتەکانە لە بە شوێنگەڕانە کوردەوارە ون بووە تا ئۆکتۆبر ڕووسیە و تا ئۆکتۆبر کۆتایی تەمام ئەوانەی وا گەرەکیانە مەسئلەی فلستین تەقلیل بن و بچووکی بکەنەوە و بیکەنە ئیسلامیزم و شیعەگەری با خاس بزانن واقعیەتە ئەم مەردمە ناشارێتەوە با خاس بزانن ئەوە دووە لە عەرەبین لە خەڵکە فلستین ئەترسن بەر لە گشتێک ئەوە دووە لە عەرەبین ئەترسن لەوەی کە فلستینی و بیرۆکەی فلستینی ئازاد ڕۆژهەڵاتنێ و ڕاستەڵتەکێنێ لێیان بەر لە دەوڵەتە ئیسرائیل ئەوە دەوڵەتە ئوردن و دەوڵەتە مسر و دەوڵەتە سووریە و دەوڵەتە لوبنانە لە فلستینی ئەترسێ نەفقەت ئیسرائیل مشتێ نووسینگەی دەمامەک دەوڵەتی بێشناسی بێهۆڤیەتی مێژوویی لە فلستینی ئەترسێ فلستینی وە کورد تەجەسومە بێسەرزەمینیە لەم دنیا شاید لە سنە پانت و گرگەس و بەدەمە دەوڵەتە ئێران بۆت مهم نییە نەخۆت نەخانەوادەت بەڵام بابزانی ئینسانێکی بێشکۆ بێدارایی بێخاکی لەم گۆی زەمینەوە خواداگیسیوەت و تۆ مترێکە نییە هەنە خۆتوێت لە تەمەلوکە خۆتوێت هەنە خۆتوێت وا بە پڕەپێ هەڕا ئەکەی جێبێڵیت مەردەمە جێبێڵی تاریخی جێبێڵی فەرهەنگی جێبێڵی تا ماڵ لەکوێ بکەیمە ئەوە لەکوێ بکەی من محمود دەروێش ئەفهمم بەڵام مطمئنم فرێک لە ئێوە نایفهمن وەختی قرار و فلستینێ بچێ ئەمانە هاتن و فلستینیان لە 1948 بەو دواوە دیسانەوە لە نیوەی دووەمە قەرنە بیستۆمە لە ئەدەبیات و لە وشا بنیادنیا تا فەرامۆش نەوێت وەگەرنە دەبێک و فەرامۆش بوو هەم عروبە ئەیتواندۆ هەم ئیسلام ئەیتواندۆ ئەوەی فلستینی هێشت کەسۆ کوچە و کۆڵانە ونبووەکانە ئەو مەردمەسە بوون نانە ونبوویە ئەو مەردمەسە گفتگۆی ناوە شەقامەکان ئەو مەردمەسە وا لەم ئوردوگایان هەنێرن بۆ ئەو ئوردوگا و لەگرا بەریان پێ ئەگرن کە حەرەکەت نەکەن و لەوێوە موڤیان ئەکەن ئەیان هەنێرن و لەوێوە زەمینەکانیان ڕۆژ و ڕۆژ لێ تەنگتر ئەکەن تۆ چیت وە دەسۆماگە بەناو کورد تەمامە سەرزەمینت مڵکە مشاعە دەوڵەتە ئێران و دەوڵەتە تورکیە و دەوڵەتە عێراق و دەوڵەتە سووریەس تەمامیەتە سەرزەمینتیان سەنەد لێداگە تەمامیەتە وجودە خۆتە تەف کردگە نەک نیویۆرکی قبوڵە ناکە تۆ نە بەغاییە قبوڵەکان نە ئەسەمبوڵیە قبوڵەکان نە تارانیە قبوڵەکان نە دەمەشقی تۆ تەنانەت لە مۆدێرن بوونە لە تارانیە کەمتیایی وەختە تازە گەرەکتە بیت و شکڵە تارانیە سەر لە ئەوجە بێهۆڤیەتی ئەدەی تەمامە فەرهەنگت و تەمامە مێژووت لە ماوەی 20 ساڵە لە ئیقلیمە کوردستانە بە پالەتە دولارە ئەمریکایی هەڕاج کرد باوەڕکە دەم ئەەکەی تۆ لە ئیقلیمە کوردستانە گشتی وە پوڵ کارەکە گشتی ئێشی تەلەفۆنە عمومیەکانە کنارە جادەست حتا پولی تێ نەخەی کار ناکە گشتی قابلە سندنە گشتیان نەسندرێن وەرد و دەرسی پێ نییە لە مەلایانەوە تا بە شەرەفتەرین ئینسانیان نەتوانی بە پوڵ بسێنی
جاتوتی گاڵتە بە فلستینیەکەی. کورمانجەکانە کوردەوارە داگیرکراوە لای تورکیەکەی تر هەر کاولن، هەر تەوافە و دیاگن. یعنی چون تۆ لەم دنیا قەرارت گرت وەختی مەئوایەکت نەبوو، یا ئەحمەقی یا بەڕەنجەکانە خۆت پێەکەنی، یا ئەحمەقی یا بەڕەنجەکانە خۆت پێەکەنی، یا هەنووز ئەقڵ و تەواو نەوگە نافامی چیت لێ خۆم دیاگە. بعد تو ئیژی فلستینی ئیسلام هەڵیانە سێنێ. ئیسلام 1,400,000,000 مسلمانی هەست لە خۆی خوێڕیتر تەجاوز پێکردیاکتر هەر خۆیسی. ملیۆن مەلا هەست لە خۆی تەجاوز پێکردیاکتر درۆزنتر پوفیوزتر هەر خۆیسی. هیچێک لەم دنیا ئێوەی تەکان نەدا نەتانفەهمی چیتان لێ قۆمیاگە. وا وەجبە وەجبە کۆچەکەن وەکو بێسەرزەمینەکان و بێوەتەنەکان، وەکو کاڵیەکان و قەرەچەکان، وەکو جووەکان و ئەرمەنیەکان ڕوئەکەنە ئەم وڵاتانەی دنیا بۆ فرۆشتنە خۆتان و هێزە خۆتان، و ئەزانە ئەبە هەشتە بەرین هاتکن، و ئەزانە فرە زرنگن. ئەزانی بۆ وانە چون مەحموود دەرویشتان نەبوو. ئەزانی بۆ وانە چون غەسان کنفانیتان نەبوو، چون سار خەلیفەتان نەبوو، نەتان بوو. ئێوە مشتێ فاسدە تابنت دەندان، ئەقڵ لەسەر زەکەربووک بەناوە کوردە ئەدیب و شاعرتان بوو. شێرکۆ بێکەسیژێ من لە مەحموود دەرویش ئیلهامەگرم. جدەن شێرکۆ بێکەس تۆ لە مەحموود دەرویش ئیلهامەگری واقعاً. من ئەم دیبەیتەم کرد لەبەرەوەی خۆم لەبیرم نەچێ. ئێمە و یارانە ئاخیز محاولەمان کرد بۆ داهاتوویەک کە کورد نامێنێت ئیماژێک لە ئینسانە کورد بین، چ لە ڕواڵەتە، چ لە قسەکردنە، چ لە مەتەڵە. من لە گۆرانی لە مەتەڵ لە گۆرانیە فولکلۆر دەسم تێ کرد تا کوردەوار بێڵمە و زیندوو بێت. وا ئێوە خۆتان و وجود خۆتان لە سایتەکانە عەلی بابا و سەرچە پۆڕن و کەسابەت و نۆکەریە بۆ تاران و نۆکەریە بۆ بەغا لەبیر چووکە. بۆ گەرەکتە خەڵک هاوسۆزی تەکا بکە. تۆ خۆت سۆزێکە بۆ خۆت هەسە واقعاً؟ تۆ خۆت هیچ سۆزێکە بۆ خۆت هەست؟ کی بێت هاوسۆزی تەکە توا بکە؟ تۆ خۆت بە خۆت پێەکەنیت. تۆ خۆت مەسخەرەکەی. تۆ خۆت حازری تەمامە جەد و ئابادە بفرۆشیت بۆ $1000. تۆ لە سەرزەمینە خۆتان ملیۆن کیلومتر مربع خاکیان لێت چەندگە بشووکیان کردگەس و خڕیان کردیک. تۆ لە شارە سلێمانی و شارە سنا بەبای خیاڵدا نایێت. با تۆ گاڵتاکەی وە فلستینی ماڵام قسانیتە کەسی حساوە بۆکە لەم دنیا دیاری. واقعاً هیچ کەسێ ئەو تەشبیهە ناکەوە مەحموود دەرویش لە توێکە. تۆ هیچ تەعەلوقێکە بەم گۆی زەمینە نەماکە. هیچ تەعەلوقێ ڕێک وەیتە با لە هیچ کوێیان نەدگەرەکە قاچە بەیتە زەوی. هەر کوێ هەڵی گرتی با بدوە بۆت مهم نییە. بەڵام کابرا لەسەر متری خاکە خۆی ناڕواتە دواوە، لەسەر کۆهن ئۆلگویەکی ناڕواتە دواوە، لەسەر فەرهەنگی ناڕواتە دواوە، لەسەر بەهاکانە کۆمەڵگای ناڕواتە دواوە.
برلوي حملة بكيت فلسطيني توزي بنوار وقلق مخوتا بزانك شي لم دنيا وجود تويبو مهم توبوك شي مهمي بخواتيش مهمي كس حساب بوتوكا زاني بو كس حساب بوناكا چون تو خوات تروي بخوات خيلي تروي خيلي تروي ادوارد سعيد بروفيسور دانشگاه کلمبیا امریکا بو تو پروفيسور دانشگاه صلاح الدين شني فاسد وكو بلبل انجليزي قصه کرد جبران خليل جبراني شروه تا او روجي مرد بدرد بي وطني مرد ولي تو فاسد لهركويكا $500 بيبن اجدادي شي چوبيه كيشي او بشرتوش بشري بعد تو ايجيت حركة حماس وعلي خامنئي فلسطيني كرقسو فلسطين واقعا جدا اي توبو دولار الدنيا كردا قمنا ويتوبياك زيادة ل $600 مليار تان لصالة 2003 هيسا كرياقة سقن روج وروش فاسد ترون ناونو بياك نوغنو بياك جيان إنساني واخاكي نويت شناسي نويت مجويلي بسرنو جيانيكي 1000 بارچة كرياقة لحظة تبعيدو دور كوتنا ولا ولاتي لحظة زجر ومرق تدريجي وأشكن جسبه وميزانه أجر إنسانوي واسع ولي أجر إنسان نوي حيواني وكو إيوويت أبيتو باختيار علي أبيتو شيركو بيكس أبيتو لطيف حلمت أبيتو حجارة مكرياني حالتان بو وإستا يك دير تانية دسي بيو بقرن بيجن إيوكشين بويا هركا لولاوتي تبا دملتان بانيا كلو بو دنيا بويا مزور دنيان بويا حزبة شاكري بو دنيا أكن بهمو بشرفي كي شعرتانو داني كي تاني وكو محمود درويش باس ايوي كردويت Changing plans because of wind and bloating? Try new Fibercalm for wind and bloating. من معذرة مسبوخش I'm dangling Chiukusha Naiwaritu. Whatever your project, make your Christmas with Hobbycraft. يتذكر الكردي حين أزوره غده فيبعده بمكنسة الغبار إليك عني. يتذكر الكردي حين أزوره غده فيبعده بمكنسة الغبار إليك عني. فالجبال هي الجبال ويشرب الفودكا لكي يبقي الخيال على الحياد. أنا المسافر في مجازي والكراكي الشقية إخوة الحمقى وينفض عن هويته الظلال. زانية ما نبولي دم بوتان سي ولاتي بناو عربي بدسي وبو شو تبعيد موسكو واتو فاسد
لترك تركتري، لعرب عربتري، لإيراني إيرانتري، إيراني تري. هیچ وقت نه لخلاقیتا، نه لعقلا، نه لشخصیتا ناقی بگرد پایمانه. شاید چون ئەمانە وانە لووتکەکەی وە هەستە بەو بۆشایی ئەکەن ئێمەمانان لە مەرحەلەی تەبیعی و مەڕووماڵاتیا گیردریاگی نافەمین، وای نە حەوزەی زەرورەت و برسیبوونیشە. ئێستەیش 200 ساڵی پێ بچێ هەر برسیمانە. ولی ئەمانە ڕۆژ نییە ئوردوگا بە ئوردوگایان پێ نەکەن. ڕۆژ نییە ئێستاش لە سووریە و لە ئەردن و لە مسرا لە ئوردوگاکانە نەون و بێناسنامە نەون. ئەمانە ڕۆژ نییە ماڵیان و زەمینیان تەنگتر نەکرێت و تەنگتر نەکرێت و تەنگتر نەکرێت. لەناو مێشکە ئەمانە چی ئەگوزەرێت، لەناو مێشکە تۆ چی ئەگوزەرێت. نە لیبراڵی، نە سۆسیالیستی، نە ئیسلامیستی، هیچ نیت کاول. کورە من پیتەخەنەم تێ بە هەرچی ڕەفتارە ئێوەس. ئێوە نە کوردن، نە مرۆڤە مەعاسرن، نەوە گەردە پەیتارانیە ئەگەن، هیچێ نییەن. بابە ئێوە لە فاحشەگیشە گوێ سبقەت لە تارانیە ناون و نایوەن و ئێستا مەسخەرەی فلستینیە کە گەرەکتانە بیخەنە دامەنە خامنەیی واقعاً بیخەنە دامەنە ئیسلام ئەگەر کوڕ و فکرێکی و حاڵق نەخۆیە کرد. هويتي لغتي أنا وأنا لغتي أنا المنفي في لغتي. هویەتی لغەتی بیرۆکەکانم ئەوەی خۆمی پێ ئەنوێنم. ئادەی ناسنامەی تۆ چییە؟ ناسنامەی تۆ موچەس؟ ناسنامەی تۆ گەڕانەوە بوو باوەشە بەغاز کارتە ئەلکترۆنیکی پێبا موچەوە پێبا. ناسنامەی تۆ شوێن کەوتوویە باڤڵ و مەسعودە بارزانیە. هویەتی لغەتی دادەی لغەتە ئێوە چییە؟ نە لیبراڵی، نە سۆسیالیستی، نە ئیسلامی، هیچی نییە ماڵ تاواوی. واقعاً هویەتە تۆ چییە؟ هویەتە و دیارە هویەتی لغەتی. دادەی خۆتان بنوێنن ئادەی لە ملاتان و لە ڕووناک بیتان و دەمکەن و کەردەمەکاتوە سەڕێنی. وا هیچ کامتان خۆتان نییەن خەمزەکەرە درۆزن، وا هیچ کامتان خۆتان نییە، هیچتان لە بابەکانتان ناکات، هیچتان لەم مێژووی ئێمە ناکات. ترسیاگە تۆقیاگە هەمیشە برسی هیچ بۆ مهم نەبوو. ئێوە هیچتان بۆ مهم نییە، هیچ ئاروونەنگێکتان نییە، هیچ سەروەریە لە خۆتانە ناوێنن. ماڵ پێتان بەر ناخوات ئێوە نۆکەر بن. وقلبي جمرة الكردي فوق جباله الزرقاء. نيقوسيا هوامش في قصيدته ككل مدينة أخرى على دراجة حمل الجهات وقال أسكن أينما وقعت بي الجهة الأخيرة. هكذا اختار الفراغ. بێتوانەوێ منم دیبەیتانە ئەەکەم تۆ تەکان خۆی تو خوای شتەکانە نادا. منم دیبەیتانە ئەەکەم بۆ نەوەی داهاتوو بمێنیت، لە حافزەی تاریخیا بمێنیت. ئەمانە بمێنین کە گویا مردمی لەم گۆی زەمینە بوو ناوی کورد بوو. بمێنیت تۆ وە داهاتووی تۆ نوێنەرە ئێمە نەوێت. بۆ ئێمانەکەم من ئومیدێکم بەوە نییە تۆ تەکان بخۆی، تۆ تەکان ناخۆی تا بوونت دەندان تۆ فەوتیاگی خراو فەوتیاگی. دلیل فەوتیانێکیشە 200-300 ساڵ کارم و منسەجمکردنە لەسەر تۆوە. بووگە تۆ یەک پیاگت یا هەڵ نەکەوێ هێنە خۆتوێت، یەک پیاگ لە شاعر، لە ئەدیب، لە نووسەر. ونام
لم يحلم بشيء منذ حل الجن في كلماته. فالحالمون يقدسون الأمس أو يرشون بواب الغد الذهبي. لا غد لي ولا أمس. الهنيهة چون خود نوكري، چون خود دائما أربابي كاس. فكركي دنيا نوكرة خلقية، فكركي فلسطيني نوكر علي خامنئي. فلسطيني أوش حوالي علي خامنئي ناكا، أوش حوالي سران عرب ناكا. باب زانيت، باب بزانيت سران عرب وكو صقل فلسطينية ترسن. باب بزاني أو توتأي سران عرب قريكيانا كراني باختري وكرت قزب كنا ولات. چون أترسن قواري خويان لدسبان ولا دسيدن. تمام أنش فخر عربة وعرب معاصرة فلسطينية. يا فلسطينة يا إيدي فلسطين ولا بشتيا بالرومانو بقوراني وبشعر عاشقانة وبشعر فلسطينة. إنسان قلي كوانا يعني هشت لبير بشن وتاريخ لبير ينبواد لمعاملي ملك عبد الله فهدو فاسد كان مثله قواد كان ماسك دولتيه عرب نما هوي فلسطيني يشكسو الدولار نية قروش كان أمانسة إدوارد سعيدة سعد خليفة إميل حبيبية محمود درويشة حبيبو دولار حج كسينا آغيتو دولار قمي إيوي داقس الدريان دولار ينقرتق نهر كسيك أي هنوي نرم بيو باقي بيبوي دولار خيرتي تيناكا دولار بخيرتاكا حبيبو شكو تقمني دنيا ولا دستوا مليون هاك كيلومتر مربع خاك ولا دستوا كشي حيزك دولة إيراني ودولة تركي ودولة عراقي مشي بكا بملتا كني خدي بيانكي ساحة البيضاء منزله نظيف مثل عين الديك منسي كخيمة سيد القوم الذين تبعثروا كالريش سجاد من الصوف المجعد معجم متآكل كتب مجلدة على عجل مخدات مطرزة بإبرة خادم المقهى سكاكين مجلخة لذبح الطير والخنزير فيديو للإباحيات باقات من الشوك المعادل للبلاغة شرفة مفتوحة للاستعارة. ها هنا يتبادل الأتراك والإغريق أدوار الشتائم تلك تسليتي وتسلية الجنود الساهرين على حدود فكاهة سوداء. مظفر نواب وتي يا أبناء القحبة وسران عرب أنت الشيخ القريتو بملتي شينابو دبوك دقيقا هما نقصد كيوا مظفر نواب قردي شيرتان مريوال سخافتتان بدنيا دا عو قسانا من ايكم قصي بياجي كردية وبيري تيتو أجداد ايما كيبون وبيري تيتو اگر وبيري شنيتو اقري بيدو زيتو لقصي بيرجنو بيرا بياوا كان بيدو زيتو بيهيليتو تان نمريتو لبين نجد خيلي فاسد وسخيفا خيلي سخت منتسب بمردمي كي فاسد وسخيف ويت ليس مسافرا هذا المسافر كيفما اتفق. الشمال هو الجنوب الشرق غرب في السراب ولا حقائب للرياح ولا وظيفة للغبار كأنه يخفي الحنين إلى سواه فلا يغني حين يدخل ظله شجر الأكاسيا أو يبلل شعره مطر خفيف بل يناجي الذئب يسأله النزال
تعال يا ابن الكلب نقرع طبل هذا الليل حتى نوقظ الموتى، فإن الكرد يقتربون من نار الحقيقة ثم يحترقون مثل فراشة الشعراء. يعرف ما يريد من المعاني، كلها عبث، وللكلمات حيلتها لصيد نقيضها عبثا. يفض بكارة الكلمات ثم يعيدها بكرا إلى قاموسه، ويسوس خيل الأبجدية كالخراف إلى مكيدته، ويحلق عنة لغة تقمت من الغياب. فعلت ما فعل الضباب بإخوتي وشويت قلبي كالطردة. لن أكون كما أريد، ولن أحب الأرض أكثر أو أقل من القصيدة. ليس للكردي إلا الريح، تسكنه ويسكنها وتدمنه ويدمنها لينجو من صفات الأرض والأشياء. كان يخاطب المجهول. كرد وەکو بای پیات کە تێکەڵ یەکتری بوو وەکو یەکوان لە تەمام تعلقات زەمینی و ئەشیا دڵیان کرد. هیچ کەسێ ئەو تەشبیهە دروسەی لە ئێمە نەکردگە. حەجمان بۆ مهم نەماگە. حەج خەڵسو کەوتمان غەڵەتە، خوێندنەوەمان غەڵەتە، دانیشتنمان غەڵەتە، قسەکردنمان غەڵەتە، هیچمان لەوەی کە پێیژن کورد ناکات. يا ابن الحر يا كبش المتاهي السرمدي، إذا رأيت أباك مشنوقا فلا تنزله عن حبل السماء، ولا تكفنه بقطن نشيدك الرعوي. لا تدفنه يا ابني. ئەم دیبێتە وا کردمەوە بۆ دڵ خۆم بوو کە بمێنێتەوە بۆ تاریخ. سەرفەن بۆ خاتری ئەوە بوو بێژم ئەو کاری وا فلستینیەکان بە سەدها کەس ئەدیب گەورەیان کردیان و وڵاتیان دووبارە بنیاد نیاوە لە وشە و لە ئەدەبیاتە. ئێمە ویستمان بە جەریان ئاخیز بیکەینەوە. هەر لە دەم و چاوە تا تۆنە دەنگە، هەر لە چۆنیتی تۆڕەبوونە تا چۆنیتی هەرس خواردن و ئارام بوونە، بۆ ئەوەی ڕۆژگارێک کە منقەرز بووین لەم گۆی زەمینە یەکی بتوانێت بیدۆزێتەوە بژێ تەمەدونێک بوو، ناوی کورد بوو، ئینسانگەلە وایە بوو. بۆ تەمامە ئێوەمانانێ وا بوو گنۆ سووت و کەفزەنە بارسلۆنا و ڕەئال مادرید ئێستا بە دیارە جوولەکەوە هەڵەخەیتەوە، بە دیارە ئیسرائیلەوە هەڵەخەیتەوە. تۆ مەسلەخیەکی چەقۆی سەلاخ ماچکەریت، تۆ ئاخشقی بە چەقۆی سەلاخ. وایان پێت کرد تا دەحفێتر شیڕەشیر نەکەی لە مەمبەر مزگەوتەکان و بێژی ئەمە ئیسلامە. ئەوانی تەکانداگە ئیسلام 1.4 ملیۆن مسلمانی تەجاوز پێکریاگی تەکان نەداگە. ئەمە عروبەس ئەوانی تەکانداگە، عروبە 500 ملیۆن عەرەبی تەکان نەداگە و تەکانی نەداگە. واگەر عروبەیەک وایە ئەمڕۆ ڕژیمە بەغای شیعەتان افتخاری نەئەکرد بە جاسووسە عەلیە خامنەئی بوون، تۆ تفە ئەکرد لە هۆڤیەتە عێراقی، هەتا ئەگەر عێراقی وایەتە ماڵتە نە عێراقیت نە کوردی چیت لەم دنیاتەوە. بابە من یەکێکتان ناوێنم بە ناوە ڕەجولە سیاسی و حتا عێراقی وێت بووگە ئێوە عاشقە ئەوەنە نۆکەرە خەڵکین. بعد تێ قەزاوەتەکەی ژی ئەوە ئیسلام تەکانیانی داگە جدەن. ئیسلام چۆن قیمەتۆ تەکان نادا. من قسەیەکی ئەو تۆم نەبوو، بەڵام نیشانە لە کاولی و نابودی ئێوەس کە ئێوە
فلسطین لە دەریچەی کەڵە بلیمەتەکانە فلسطین و ناوێنن، بەڵکو لە زرم و زام و گروپگە لە بەرساختە ئەیوێنن. هەر کەسێ هەر ناوی لە خۆی بنێ لەم سەرزەمینە وا لە ژێرە تەئسیرە ئێدوارد سەعید و مەحموود دەرویشە. فلسطین و ئیدەی فلسطین ئەوان کردگیانە سەناوی زەهنە ئەو مردمە وا ناڕۆنە دواوە، وەگەرنە ئیسلام و قال الرسول الله 1 ملیارد مسلمان خەریکە بەحسی ئەکات، 1 ملیارد تەجاوز پێکردیاکەن، 1 ملیارد نۆکەرانە دەوڵەتانی جودو کریستیانەتین، 1 ملیارد خوێڕین وا بێجگە لە زەواهرە قێزەون حەجێکی تریان لە دین نییە عێراقی بن. گەفە گەفە فرە نەکەنا نەیکەن. ئەمڕۆ فلسطینی توانی خۆی بکات بە هەیکەلە تەبعیدیان ئەم گۆی زەمینە، وەلێ ئێوە خۆتانتان کردە هەیکەلە بێشوناسان و تێنەچێقیگانە دنیا وەکو با. وەلێ فلسطینی توانی خۆی بکاتە هەیکەلە ئینسانە سەرگەردانە لەم دنیا، هەیکەلە تەبعید، هەیکەلە نیشتمان و سەرزەمینونی. وەلێ تۆ لە سەرزەمینەکەی دایک و باوک تا کۆچیان دایت، مالکیەتیان لێسەندی، قەبارەیان بچوو کردیت و لە سەروەر کریایتە نۆکەر، لە نۆکەر کریایتە کارمەند، لە کارمەند ئەوە نەخوە شەلاقە خوارگە، لە خوەت فاسدتر و حیستر نەماگی. لەحزەیە فکری لێ بکەرە بزانە تۆ چیت یا ماگە، پیاگی، ئینسانی، چیت هەست بۆ مناڵەکەت، چیت هەسبی دەیتێ؟ خوێڕی تۆ ئەگەر ئەزەی وەیسی داننی وەکو قم هەڵتەکێنە خۆت هەڵنەتەکێنی تۆ حەجی بۆ نەماگەس و لە کورد بوونە. حەج کەسێکی تریش بە حەجێتر لەم دنیا قبوڵ ناکە.